بەناوی خودای گەورە و میهرەبان سەبارەت بە ئاماری ڕووداوەکان و کار و چالاکی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بۆ ساڵی 2020 کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کراوە کە سنووری هەر چوار قەزایەکانی سۆران، چۆمان، مێرگەسەور و ڕەواندوز لە خۆ دەگرێت. کۆی گشتی ڕووداوەکان بریتیە لە 510 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 510 ڕووداوی جۆرا و جۆرە 455 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە و لەگەڵ 5 ڕووداوی خنكاون لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بەداخەوە و هەروەها 6 ڕووداوی لافاو تۆمار کراوە و لەگەڵ 37 حاڵەتی ڕزگارکردن تۆمار کراوە و زائیدەن 8 هاوڵاتیش لە تووشی ڕووداوی هەڵدێران کە بەداخەوە لە کۆی ئەو 8 کەسەیان 4 کەس جانیان لەدەست داوە. سەبارەت شرۆفەی ڕووداوەکان سەبارەت بە 454 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر لە کۆی ئەو 454 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆرە 61 ماڵ ئاگرکەوتنەوە لە 61 ماڵ تۆمار کراوە کە هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبا و بوتڵی غازەوە بوویە و ئاگرکەوتنەوە لە 17 دوکان تۆمار کراوە و 25 ڕووداوی ئاگرکەوتنەوەش لە مەحاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبڵ و خاشاک تۆمار کراوە و سووتانی 19 ئۆتۆمبیل لە سنووری هەر چوار قەزا کە هۆکارەکانیشان زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و هەروەها فیول پەمپ بووە و 302 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە کەوتۆتەوە کە بەو هۆیەوە بە شێوەی نزیکراوەیی 6150 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سووتان هاتوون و هەروەها 28 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕەز و باخی هاوڵاتیان تۆمار کراوە و لەگەڵ 2 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بەنزینخانەکان. سەبارەت بە ڕووداوی خنكاون هەروەک باسم کرد بەداخەوە 5 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تۆمار کرا.